ئەچینە سەر قسەیەک چیرۆشێک پێغەمبەرێ لە پێغەمبەران سەڵات و سەلامی خوای لێبێت خوای پەروەردگار لە پێناوی خۆری بۆ ڕاگرت لە پێناو ئەو پێغەمبەرە خۆری ڕاگرت نەیهێشت ئاوا بێتەوە. با بزانین ئەم قسەیە چییە و باسی لێوە دەکەین و کۆمەڵێ فائیدەی لێ دەرەکەین ئینشاءالله. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام حەدیثەکە لە صحیح بوخاری هاتووە، ئەبو هورەیرە بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ غەزا نەبی من الأنبیاء فقال لقومه، دەفەرمێ پێغەمبەرێ لە پێغەمبەران چوو بۆ غەزوە بۆ غەزا. طبعا لێرە بە مبهەمی هاتووە و مبهەماتش لە قورئان و لە سونەتە زۆر هاتووە، بەڵام لە حەدیث هاتووە لە حەدیثی تر لە ڕیوایەتێکی تردا کە ئەم پێغەمبەرە فتاکەی موسا بوو کە خوای پەروەردگار لە سوورەتی ئەلکەهف بۆمان باسەکە وئیذ قال موسى لفتاه لا أبرح. فتاکەی ناوی چی بوو؟ یوشع بن نون، کەواتە ئەم پێغەمبەرە ناوی یوشع بن نون بوو. چوو بۆ غەزوە. بۆچی غەزایەک ڕۆشت؟ قسەکەی طبعا یوشع بن نون لەگەڵ پێغەمبەر موسا عەلەیهی الصەلاة وەسەلام خوای پەروەردگار فەرمانی پێیان کرد کەوا بڕۆن بەیت المەقدس فتحکەن. خوای تعالی فەرمووی إن فيها قوما جبارين لە سوورەتی ئەلمائیدە لە ئاەتی 20 بەسەرهاتی جوولەکە و موسا کاتێک چوون ویستیان بەیت المەقدس غەزا بکەن و لەوێ بچنە ژوورەوە بە ئەمری خوای پەروەردگار. کاتێک کە چوونە دیار بەیت المەقدس موسا عەلەیهی الصەلاة وەسەلام قەبیلەی جوولەکەکان بڵێن 12 تیرە بوون. لە هەر قەبیلەیەک دەمسپیەکی هەڵبژارد شەو کۆبوونەوەی پێیان کرد، وەکو بڵێن تەجیزاتی عەسکەری خۆیان ئامادەکەن بۆ ئەوەی چۆن بچنە ژوورەوە، چونکە نابێ لە خۆیانەوە بڕۆن ئیلا بێ بزانن ئەم قەومەی کە ئەچن غەزایان بەرامبەرەکەن قووەتیان چییە، هێزیان چییە، دەسەڵاتیان چییە، بۆی خۆیانی بۆ ئامادەکەن. کاتێک ئەم 12 نەفەرە 12 نەقیبە خوای پەروەردگار باسییانەکە لە قورئان کە چوونە ناو ئەو شارە، طبعا ئەو شارە ناوی ئەریحایە لە فەڵەستین کە وەختی خۆی قەومێکی لێ بوو جەبارین، قەومێکی زەبەلاح عیملاق بەتوانا زۆردار، هەر بەبینینی ئەترسیت. کاتێ بینیان و هاتنەوە وتیان ئەی موسا حاڵ و مەسەلەکە وایە. پێغەمبەر موسا عەلەیهی الصەلاة وەسەلام فەرمووی ئەم خەبەرە بڵاو مەکەنەوە، چونکە ئەگەر بێت و بەنی ئیسرائیل جوولەکە خۆی قەومێکی ترسنۆکە، ئەگەر بزانن ئەو قەومەی لەوێ جەبارینن عیملاقن زەبەلاحن بەتوانان ئەو کاتە نایەن بۆ جیهاد، بۆیە ئەم خەبەرە بڵاو نەکەنەوە. بەڵام دوانی خەبەرەکەیان بڵاو نەکردەوە، دەی لەو 12 خەبەرەکەیان بڵاو کردەوە لەناو بەنی ئیسرائیل کە خەبەر بڵاو بووە ئیتر تەواو چۆکیان شکا. موسا عەلەیهی الصەلاة وەسەلام وتی خوای پەروەردگار ئەمری کردووە کەوا ئێمە بڕۆین فەتحی بەیت المەقدس کەین. وتیان ئێمە ناهین. قال إن فيها قوما جبارين وإنا لن ندخلها ما داموا فيها. وتیان ئێمە بە هیچ شێوێ ناینە ژوورەوە هەتا ئەوان لێوە بن، ئێمە ناین بۆ غەزا. کەی ئەوان شاریان چۆڵ کرد ئێمە ئەنجا دینە ژوورەوە، یعنی حازرخۆری بەرسێبەر بوون. موسا عەلەیهی الصەلاة وەسەلام نەسیحەت و ئامۆژگاری ئەی قەومەکەم فەرمانی خوایە، وەرە فەرمانی خوا جێبەجێکەن، بەڵام ئەوان نەهاتن. دیسان دووبارەیان کردەوە قال إن فيها قوما جبارين وإنا لن ندخلها ما داموا فيها فاذهب أنت وربك فقاتلا إنا هاهنا قاعدون. وتیان بەی شێوەیەک ناین، بڕۆ خۆت و خواکەت سەی ئەو بێئەدەبیەکەن، خۆت و خواکەت نەیوت فاذهب أنت وربنا، وتیان فاذهب أنت وربك، خۆت و خواکەت بڕۆن غەزا بکەن جیهاد بکەن. إنا هاهنا قاعدون، ئێمە دانشین سێرەکەین بۆ خۆمان، ئەگەر غەزاتان کرد چوونە ژوورەوە دەینە ژوورەوە، نەچوونە ژوورەوە ئێمە بۆ خۆمان دانیشتینەوە زەرەرمان نەکردەوە کەسمان ناکوژرێت. کاتێک لە گفتوگۆیە بوو موسا عەلەیهی الصەلاة وەسەلام ئەم قەومە تەسلیم نەبوو. موسا عەلەیهی الصەلاة وەسەلام دوعای کرد قال ربي إني لا أملك إلا نفسي وأخي. فەرمووی ئەی پەروەردگار قەومەکەم بە قسەم ناکە، ئەوەش کەوا ویستم نەسیحەت و ئامۆژگاریان کەم
بەڵام استیفادەی نەبوو. بەڵام لەم گفتوگۆیانە بوو قال رجلان من الذين يخافون أنعم الله عليهما دوان لبني إسرائيل لو دوانی کەوا لە خوای گەورە ئەترسان یەکێکیان کێ بوو؟ یوشع بن نون بوو. هاتن وتیان ئەی قەومەکە ئێوە بۆ ئەترسن وەرن پشت بە خوای گەورە ببەستن بچنە ژوورەوە مادەم وعد و بەڵێنی خوای پەروەردگارە ئیلا خوای پەروەردگار نوسڕەتی خۆی داگرێ ئێمە سەرەکەوین بەسەر دوژمنە. یوشع بن نون گەلێ نەسیحەت و ئامۆژگاری ئەو قەومەی کرد و لەگەڵ پیاوێکی تر پیاوێکی صالح بوو هەردووشیان لە خوای گەورە ئەترسان. ئەوان بە قسەی موسایان کرد بەڵام زۆرینەی دانیشتن وتیان ناین بۆ جیهاد. دوای نەسیحەت و ئامۆژگارێکی زۆر استیفادەی نەبوو موسى عليه الصلاة والسلام أوجا دعايكر قال ربي إني لا أملك إلا نفسي وأخي فافرق بيننا وبين القوم الفاسقين. كاتي أوهاتو أي پروردگار كمن ولا قلبرا كما جاكيتو لقومي فاسق. فاسقين يعني شيء الخارجين عن طاعة الله واتا أي پروردگار أم قوم فاسقا بقسيتو ناكن كاتي أوهاتو كوا غضبي خود دا بقري بسريانا چونك جولكا قوميك بون يعني برجين بلا رؤيوا هم زور بليبون وهم يقتلون الأنبياء بغير الحق ويقتلون الذين يأمرون بالقسط من الناس وهركس يكش أمري بچاكا بكر دا ايان كشت پیغمبران زور يان كشت تاريخ يان رشا خواهي پروردگار لقرآن باسيكات كاتيك موسى عليه الصلاة والسلام أم دعائي كرت خواهي پروردگار يكسر دعاكي ولام دايوا خواهي پروردگار فرمي فإنها محرمة عليهم 40 سنة يتيهون في الأرض. پروردگار فرمي فإنها محرمة ئیتر بە هیچ شێوەیەک جوولەکە بۆیان نییە بچنە ئەو شارە بە هیچ شێوەیەک مڵکی ئەوان نییە چونکە ئەڕضی مقدسە فەڵەستین کە ئێستا کەش هەیە شارێکی پیرۆز و مبارەکە دەبێ بۆ موسڵمانان بێ دەبێ بۆ ئیمانداران بێ بەڵام خوای تەعالا فەرمووی هەتا هەتایتر لەسەر ئێوە حرامە ئەو زەویە بە هیچ شێوەیەک نابێ بۆ ئێوە بێت. فإنها محرمة عليهم مع عقوبة كم عقوبة دوم 40 سنة يتيهون في الأرض توشي تيهاتا تيهشيا سرقردان بون لسحرايك ويل بون موسى شان لقلابو عليه الصلاة والسلام موسى أين الله بدستو قوما 40 صال لسحرايك ويلو سرقردان بون بو هر شوية بروش نايا لشويني خوان دواي تشاوي نقول سيكن لهمان شوينا ويقولوا عقوباني دا لسحرايكي تشول دەمە و شەو ڕێیانە کرد بەیانی کاتێک بە خەبەرە بوون و سێرەکەن لە هەمان شوێنن بەلای ڕاستا ڕۆشتن ئاوەدانی نییە بەلای چەپا ڕۆشتن ئاوەدانی نییە ئاویست بگەنە ئاوەدانی بەس ڕزگاریان بێ خوای پەروەردگار ڕێگای لیان بزر کرد 40 سنة يتيهون في الأرض. لەوەی کەسێک پرسیار کە ئەم 40 ساڵە ئەی نانیان ئەی ئاویان لەگەڵ ئەوەشە خوای گەورە هێشتا بەڕەحم بوو لەگەڵ ئەو قەومە ئەم 40 ساڵە برسیان بوو طبعا برسیان نەبێت هاتنە لای موسا وتیان بەهۆی دوعاکەی تۆ خوای گەورە غەزەبی لێمان کرد ئێستا برسیمانە خوای پەروەردگار موسا عەلەیهی سەڵات وسەلام دوعای کرد پەروەردگار من و سەلوای بۆیان داگرت وأنزلنا عليكم المن والسلوى لەو کاتەیە لەو 40 ساڵەیە من و سەلوا دامەزی دەی ئەنجا تونیان بوو خوای تەعالا فەرمێ أن اضرب بعصاك الحجر فانفجرت منه 12 عينا فەرمووی ئەو گۆچانە بدە بەو بەردەڕەقە 12 کانی ئاوی لێ دەرچوو چووکە 12 هۆز بوون بۆ ئەوەی کەس شەڕ نەکات هەر کانیاوێک هەر بڵێن بەشە ئاوێک بۆ هۆزێک بۆ خۆیان لێ بخۆنەوە بەم شێوەیە 40 ساڵ سەرگەردان بوون هەتاکو بەشێکی زۆر لەو جیلە ئەوانی کە تەمەنیان گەورە بوو وەفاتیان کرد ئەوانی 20 ساڵ بەسەرەوە بوون وەفاتیان کرد و لە فەرمودەیە هاتووە لە ڕیوایەتێکا فەرمێ موسى عليه الصلاة والسلام و هارونش لەو ساڵانەیە وەفاتیان کرد دوای ئەوە نەوەیەکی باشاتن نەوەیەکی تازاتن ئیماندار لە خواترز بۆ ئەوەی فەتحی بەیت المەقدس کەن کێ بوو بە قائدیان یوشع بن نون چونکە لە دوای موسى عليه الصلاة والسلام ئەو قیادەی بەنی ئیسرائیلی کرد جا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمێ غزا نبي من الأنبياء فقال لقومه أو جروي كرد قومكي قال لا يتبعني رجل ملك بضع امرأة وهو يريد أن يبني بها ولما
ولما يبن بها فرمووی هەر کەسێ دێ بۆ غەزا ئەم دووسێ کەسەم ناوێ چونکە ئەمانە ئەگەر بێنش لەگەڵمان بۆ غەزا ئیسیفادەیان لێ ناکەین هەر کەسێ تازە ماری ژنی بڕیە بانەیە لەگەڵمان بۆ چونکە تازە ماری ژنی بڕیە دڵی لای خێزانەکەیەتی دڵی لای خێزانەکەیەتی کێ تازە ماری ژنی بڕیە کەس ناوێرێ کەواتە دڵی لای خێزانەکەی دوتی بەخوا ئیسیفادەی لێ ناکەین بە ئەوە نەیەت باشە دووەم ولا أحد بنى بيوتا ولم يرفع سقوفها فرمووی هەر کەسێ تازە خانووی کردووە هێشتا سەقفی نەگردووە ئەوش بانەیە بۆ چونکە ئەمەش بیری لای خانووەکەیەتی کەی سەقفەکەی بگرم ئەها وەستا بێنم ئەها کرێکار بێنم ئەوش ئیسیفادەی لێ ناکەین ئەوەی سێمیان فرمووی ولا أحد اشترى غنما أو خليفات أي النوق وهو ينتظر ولدها فرمووی هەر کەسێ مەڕووماڵاتی هەیە وشتری هەیە مانگای هەیە ئاوز بووە حیواناتی دەوەیە کە بێچۆکەی دابنات با ئەو ژنەیە با مەشغوڵی مەڕووماڵاتی خۆی بێ ئەم سێ جۆرە کەسەمان ناوێ بۆ غەزا ئەوەی کەوا تازە ماری ژنی بڕیە ئەوەی کەوا تازە خانووی کردووە ئەوەشی بیری لای تیجارەتەکەیەتی لای مەڕووماڵاتەکەیەتی وا خەریکە بێچۆکەی دانات ئەوانەشمان ناوێ با ئەم سیانە نەیەن بۆ چونکە ئینسان ئەگەر مەشغوڵی دنیا بێت ئاگای لە جیهاد و عیبادەت نامێنێت ئاگای لە جیهاد و عیبادەت نامێنێت ئێمە خەڵکانێکمانەوێ بێن بۆ جیهاد و بۆ غەزا بۆ ئەوەی فەتحی بەیت المەقدس کەن تەواو تەواو دڵەکەیان پڕ بێ لە خشوع و خەوفی خوای پەروەردگار بیریان لای ئەوە بێ کە چۆن فەتحی بەیت المەقدس کەن کاتێک کەوتنە ڕێ دەفەرمێ فغزا فدنا من القرية صلاة العصر أو قريبا من ذلك كاتي كودنا غزا لهندي روايات هاتو دفرمي شش مانجي بيشو أم غزايا هتاكو آخر روج لو دابو كبشنا ناو قلاكيانوا عمالقة كوتايان بيبي قوما جبارين لدواي شش مان كروجي جمعاكات دمو عسر بدواوا بيني واخور آوا بيتو لديني أوانش ككوتنا ناو شوي شماء كشماءكات ئیتر نابێ ئیش بکەیت و جیهادش لە ڕۆژی شەمەیە نابێ بکرێت دەبێ دابنشیت ئەوش زۆر نەماوە بچێتە ناو قەڵاکەیان و فەتحی بەیت المەقدس کەن کە وتمان ئەو شوێنە ناوی چییە؟ ئەریحا ویستیان بچنە ژوورەوە کاتێ بینی وا خەریکە خۆر ئاوا بێتەوە یوشع بن نون دوعای کرد فەرمووی يعني خاطب الشمس قال يا شمس إنك مأمورة وأنا مأمور فرميتو فرماني خواهي قولة جيبا جيكي أمرت بيكراو كآوابيت ومنش أمر بيكراو كفتح بيت المقدس كم فرموي اللهم احبسها علينا فرموي أي پروردگار خور من بو راقرة ميل آوابي هتاكو إما فتح بيت المقدس كين خواهي پروردگار فحبست حتى فتح الله عليه بو ساعاتك خوري راقرت خواهي سبحانه وتعالى بو ساعاتك خوري راقرت هتاكو فتح بيت المقدس كان كخوري راقرت بو ساعات تواو تشونا ناو قلاكيان وتكش كان دجمنو فتح بيت المقدس يعني كردو تشونا ناو فلسطين تواو مسلمانان انتصار يعني بدس ناو برديانوا فجمع الغنائم غنيمة باشماوي حرب اترزير وزيو آلتون بارو رمو شمشير وأمانيان هموي كوكر دوام شون بمصطلحي شي معاصري سردن بلين دينار ودولار وتوب ودبابة وتيارة وقلة وهاون وهميان خروا كرت لشريعتي أمتاني بيش إيما غنيمة حلال نبو بو هيج كسي بيخوات دبويا لسر تبلوسكيك يان لسر كرتشاخيك دايبنن يان لشوينيك لسر زوي ئاگرێ دێ لە ئاسمان ئەو غەنیمەتە هەمووی ئەسووتێنێت و ئەیخوات بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ یەکێ لە تایبەتمەندیەکانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم و دراوە بە من واتە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم أحلت لنا الغنائم غنيمة بو أمتي محمد صلى الله عليه وسلم حلال كراوة بو شوازيك تقسيم كراوة لصورة الحشر خواهي پرودگار باسكات بهر حال كاتي غنيمان جمع كرت
حەڵاڵ نییە بۆ هیچ کەسێک بیخوات ئەگە درهەمێکش بێ. فجمع الغنائم فجاءت يعني النار لتأكلها فلم تطعمها أي لم تأكل منها شيئا. ئاگر هاتە خوارەوە نەیسووتان نەیبرد. فقال إن فيكم غلولا. يوشع بن نون ڕووی کردە قەومەکەی فەرمووی قەومانێک کەسانێک هەیە لە ناومان لەم غەنیمەتەی دزیوە، بۆیە هەر کەسێ دزی کردووە لەم غەنیمەتە با بیجێڕێنێتەوە، چونکە ئاگرەکە نەیخوارد کەواتە خەلەل هەیە. خوای گەورەش وحی بۆم ناردووە پێغەمبەرە یوشع بن نون فەرمووی کەسێک هەیە لە ناو ئێوە دزی کردووە. کاتێکم قسەی کرد فەرمووی فليبايعني من كل قبيلة رجل. فەرمووی ئەوجا با لە هەموو هۆزێک لە هەموو قەبیلەتێک لە هەموو عەشرەتێک یەشێک لە دەمسپیەکان بێن بەیعەتم دەنێ. بەیعەتش چۆن بوو؟ ئەوەیە کە دێت تەوقەی لەگەڵاکات. کاتێک دەمسپیەکان خڕەوە بوون هەموو قەبیلەکان نهاتن بیدایە، جارێ پیا و معقوڵەکان هاتن کە تەوقەیان لەگەڵیا کرد فەرمووی فلزقت يد رجل بيده. یەشێک لە دەمسپیەکان دەستی نووسا بە دەستی پێغەمبەر یوشع بن نون، دەستی گرت. کەواتە کێیە؟ ئەو کەسەی کە دزیەکەی کردووە لە قەبیلەی ئەوە، بۆ ئەوەی بوو بزانم کێیە. کە دەستی نووسا دەستی لەزک بوو پێی فەرمووی فقال فيكم الغلول. فەرمووی دزەکە لە ناو هۆزی ئێوێ و لە عەشیرەتی ئێوێ دەبێ دەریکەن بۆمان. فليبايعني قبيلتك. أو جاوتي با يكب يكبين بيعتم دني تواو كشف بيت. قال فلزقت يد رجلين أو ثلاثة ثلاثة بيده. دوان ياخد سيان لو هوزا كاتيك هاتن توقيان لقال ياكد دسيان نسابة كيم لزق بو بدستي يوشع بن نون. فرمي ايه ودزكن چيتان زيوا اعتراف كان وتي والله سەرمانگایەکی ئاڵتونمان دزیە، سەرمانگایەکی ئاڵتونی گرانبەها دابیانە لایە وتیان بۆ خۆمان ئەیفرۆشین و دوای ئیستیفادەی لێبین. هەر چۆن ئێستا کاتێک شەڕە بێت و حەربە بێت و خەڵکێکەیە بۆ خۆی کڵاشینکۆفێکە شارێتەوە کاچێ نازام هاوانێکە شارێتەوە، ئەوە دروست نییە بەڕاستی. فەرمووی ئەوە مەکەن بڕۆ بیهێنن. فەرمووی قال فيكم الغلول. فجاءوا برأس مثل رأس بقرة من الذهب فوضعوها أو جدانا فجاءت النار فأكلتها ثم أحل الله لنا الغنائم. أو جاء أقري لأسمانها تخواروا همو أو غنيمتي بردو ستاني وخواردي ولنايبت. أو جاء في غمري خاصة وصن فرمي لدواي أوا بو أمتي إيما بو أمتي محمد صلى الله عليه وسلم غنيمت بو إيما حلال بو رأى ضعفنا وعجزنا فأحلها الله لنا. خواهي پروردگار بيني أمتي محمد صلى الله عليه وسلم أمتي شي لاوازة أمتي شي بيتوانايا بهيزة بويا لبرانبر أويا خواهي پروردگار وكو رحمك وكو رحمتك بم أمة التخفيفك فرموي قينا غنيمت أو دسكوتانيك لحرب دسكويت بوشي وازي كوا دابش كرا ولا قرآن دابش بكريت أوها بوتان حلال بيت. داواكم لخواي پروردگار بنا وجوانكاني وصفات برزكاني رحمة لك وبك تماي خير وبركات بمان أمان بيروزا يا ربي خوايا طاعته وعبادته شاكد لما قولك رد به. آمين آمين الحمد لله رب العالمين. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.